2 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا من هیوا فواد عزیز هیوا فواد تاقانەی 6 خوشک و خوێندکاری قۆناغی یەکەمی کۆلێژی یاسا لە زانکۆی سلێمانی با هۆی تەقەی هێزانامنیەکانەوە لە خۆپیشاندانەکانی ناحیەی تەچێدا شەهید کرا. دوای 2 ساڵ لە شەهیدکردنی بە وتەی کە سوکارەکەی بێت تا ئێستا کەیسەکەی ناوبرا وەکو خۆی بەکراوەی ماوەتەوە. باهۆی بێبتمانەیان بە دادگا و داواکاری گشتیش کە سوکاری ناوبرا و تا ئێستا سکاڵایان تۆمار نەکردووە. دادگا هیچ ڕۆڵێکی نەبوو لەم کەیسەدا. کاکە هیوا 2 ساڵ بەسەر شەهیدکردنی کاکە هیوا و سەرجەم ئەو گەنجانەی خۆپیشاندانەکانی مانگی 12 ساڵی 2020 ئەپەڕێ هیچ دادگا هیچ ڕێڕێکی یاسایی خۆی نەگرتووە. ئێمەش وەکو کە سوکاری هیوا شەهید هیوا لە سۆنگەیەوەی بۆ ڕامان بە سەروەری یاسانە بۆ هیچ کاڵایەکمان تۆمار نەکردووە، بەڵام بە کوژانی شەهید هیوا دیاریکراون لە چ جێهەتیەکەن، بەڵام وەکو ئەفراد ناسراونین و بۆیە وەکو بنەماڵی شەهید هیوا هیچ کاڵایەکان تۆمار نەکردووە. چین و توێژە جیاوازەکانی سنوورەکەش پێیان وایە دادگا بەمەبەست نایەوێت ئەم جۆرە کەیسانە یەکلایی بکاتەوە. بەهۆیەوەی دادگاکانی هەرێمی کوردستان لە ئێستادا لەژێر هەژموونی حیزبدان. تا ئێستا ئەم کەیسە لە مای 2 ساڵی ڕابردووە یەکلا نەکراتەوە. ئەگەر باتە کوژراوی ئەم ڕۆڵی ئەم ناوچەیە باتەوە سەر بە دەسەڵات بە سەر بە بنەماڵێک بە سەر بە کەسانێکی نزیک لە خۆیان بووە کەمتر لە 24 ساعت ئەم کەیسان یەکلا کردەوە. بەڵام یەکلا نەکردنی ئەم کەیسە دیارە کەسانێکیان لە پشتەوەیە، کەسانێک کە لەژێر دەسەڵاتی خۆیانن، ئەوەی کە نەگەوەی کە سزا نادرن بەڵکو موچەیەکیان پێبڕن موچەیەکیان پێدەن و خزمەتیانەکەن. ڕەنگە کەسانێکی تریش هەبێتن وەکو ئەم گەنجەی خۆمان بەنای هیوا فواد کوژرا بێت تا ئێستا نەگەشت بێتن بە مافی ڕەوای خوان. بەڕاستی ئەمە دەستێوەردانی حیزبە. ئەگەر بۆ نمونە سیاسیەکان بوون لە خۆیان بوونە کەسێکی خۆیان بووە تاکو ئێستاکە لە ماوەی 24 ساعتە وەڵامە درانەوانێ و کەیسەکە یەکلایی یەکرایەوانێ. بەڵام زۆر بەداخەوە کە لە ئەم وڵاتەدا کوڕی فەقید کوڕی هەژار هیچ شتێکی بۆ ناکرێت و هیچ کەیسێکی بەدەمەوە هیچ بەدەمەوە نایەن بۆ هیچ کەیسێک. لا سەرەتای مانجی کانونی یەکەمی ساڵی 2020دا لە بەشەیەک لە ناوچە جیاوازەکانی هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین باهۆی نەبوونی خزمەتگوزارێ سەرەتایەکان لەلایەک و خراپی دۆخی دارایی هاوڵاتیان لەلایەکی دیکەوە خۆپیشاندانی چین و توێژە جیاوازەکان بەڕێوەچوو. باهۆی تەقەی هێزانامنیەکانیشەوە چەندین هاوڵاتی لە خۆپیشاندانەکاندا شەهید و بریندار بوون. دوای تێپەڕبوونی 2 ساڵیش لەو بەروارە تا ئێستا تەقەکەران دەستگیر نەکراون و دادگایی نەکراون. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی تەکیە.